2056 ڕۆبۆت لە دووەمین پێشبڕکێی ڕۆبۆتیان ئۆلۆمپیاتی ڕۆبۆتی هاوشێی مرۆڤ لە پەکینی پایتەختی چین لێرە بەڕێوە دەچێت. چین دەوێت عەرزی عەزەڵاتی بکات و ئەم ڕۆبۆتانە هاتوون چەندی یاری پێشبڕکێ و گەمەی جیاواز دەکەن، هەم لە ڕاکردن تۆپی سەرمێزە، تۆپانەی دیکەیە، خۆ هەڵدانە، هەروە تێنس و چەندین یاری دیکە ئەنجام دەدەن. 666 تیم بەشدارن لە 16 وڵاتی دنیا، بەڵام پشکی شێری ڕۆبۆتەکان هەم لە ڕووی نەرمەکاڵا و ڕقەکاڵا سۆفتوێر هاردوێرەکانی پشکی چینە و چین دەیەوێ بە دنیا بڵێ سەیریکەن من چەند پێشکەوتوم کە بە هەزارەهان خەڵک لێرە بە دیار ئەم ڕۆبۆتانەوە دانیشتن و گەمە و جوڵەی جیاواز و ناوازە ئەنجام دەدەن. چین پێشەنگی جیهانە لە دروستکردن و بەرەمێنان و هەروە پیشەسازی ڕۆبۆت کە بەهای ڕۆبۆت و ژیری دەستکرد و چاتبۆتەکان بۆ پارسال زیاتر بۆ لە 250 ملیار دۆلاری ئەمریکی. ئەمە دووەمین پێشبڕکێکانی ڕۆبۆتی هاوشێوەی مرۆڤ و پارسال بەتەنیا 200 تیم لە 16 وڵات بەشدار بوون و دنیا 500 ڕۆبۆت بوون. ئەم ساڵ 2056 ڕۆبۆتە دەشێت چین ئامانجی بێ بۆچی 2056 هەڵبژاردووە وەکەوە بێ کە نامەیەک بە جیهان بگێرێ بڵێ من لە ڕووی ڕۆبۆتەوە لە ساڵی 2056 لە چین هەرەوە نییە کە هێزە سەربازەکەی و خەڵکەکەی زۆر وردبین بن و بە پرۆتۆکۆل و بە دیسپلین بن. لێرە ڕۆبۆتەکانیشیان وەک خۆیان پرۆگرام کردووە کە زۆر وریان و بە ئاگان لە جموجۆڵ و ڕەفتار و ئاکارەکانیان ئەوەکو لە وێنەکان دەیبینن کە زۆر بە جوانی دەجوڵێنەوە و یاری دەکەن و پێشبڕکێ ئەنجام دەدەگەن. ڕێک لە نمایشێکی سەربازی دەچێت.